هەڵبژاردن بەیەکێ لە سیما دیار و گرنگەکانی پێشکەوتنی سیستمی سیاسی و دیموکراسی دادنرێت کە دەکرێت لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئاڵوگۆڕی دەسەڵات لە نێوان هێزە سیاسیەکاندا بکرێت بەمەش ڕێز لە ئیرادە و خواست و داواکاریەکانی کۆمەڵانی خەڵک دەگیرێت. بەڵام لە هەرێمی کوردستان دوو حیزبی دەسەڵاتدار بە ئەنجامدانی ساختەکارێکی بەرنامە بۆ داڕێژرا و هیچ واتایەکیان بۆ پرۆسە هەڵبژاردن و دیموکراسی نێشتوێتەوە و دەنگدەری کوردیان بێ ئومێد کردووە. لە ئێستاشدا دەنگۆی دواخستنی هەڵبژاردنەکان لە ئارادایە کە ئەمەش هۆکارێکی ترە بۆ ناشرینکردنی پرۆسەکە لە بەرچاوی تاچی کورد کە دواتر ئەمە دەبێتە هۆکارێک بۆ بایکۆتکردنی پرۆسەکە لەلایەن دەنگدەری لایەنەکانی دەرەوەی دەسەڵات. لە بەرامبەردا کۆمەڵی ئیسلامی کوردستان دژی دواخستنی هەڵبژاردنەکانە و داوای ئەنجامدانی هەڵبژاردن لە کات و وادەی خۆی دادەکات. بڕیاردەنی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەڵێت ئێمە لەگەڵ سەلایەنەکەی ئۆپۆزیسیۆن دەمێنینەوە و لە داهاتووشدا با کۆمەڵێک پرۆژە هاوڕا و هاو هەڵوێز دەبین. کۆمەڵی ئیسلامی پێی باشە هەڵبژاردنەکان لە کاتی خۆی بکرێت لە بەرەوەی هەڵبژاردن مافی خەڵکە و وەکو پابەندبوون بە دەستور و بە یاسا بۆ ئەوەی چیتر تەلاعوبی پێ نەکرێ و هەڵبژاردنەکان دوانەکەوی بۆ ئەوەش ئامادەباشی باشی کردووە. کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەم چوار لایەنە دەمێنێتەوە بەیەکەوە باس لەو پرسانە دەکەن و بە یەکەوەش بڕیار دەدەن بڕیاریشیانوە لە داهاتوو لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش تا ڕادەیەک لە هەندێک پرسی سیاسی هاوپڕۆژە و هاو هەڵوێز بن. لایەنە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان هەمیشە نەخشەی ئەوەیان هەیە کە خەڵکێک بێ متمانە بکەن لە بەرامبەر هەڵبژاردن. بۆ نمونە کاتێک کە تەزویر ئەنجام دەدەن ئەوە بە خەڵک دەڵێن کە ئەوە نەتیجەی هەڵبژاردنە بۆ ئەوەی خەڵک بێتاقەت بی، بەڵام مادام خەڵک دەیەوێت گۆڕانکاری و چاکسازی لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێ قەت نابێ بێهیوابی، بەڵکو هەمیشە دەبێ لە بەدیل بگەڕێ. هەرچی بزوتنەوەی گۆڕانیشە دەڵێت لە دوای ئەنجامدانی هەڵبژاردنەکان کار بۆ پێکهێنانی هاوپەیمانەتیەک دەکەین لەگەڵ سەلایەنەکەی تری دەرەوەی دەسەڵات و هەوڵیش دەدەین بەیەکەوە حکوومەت پێک بهێنین. ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان لەگەڵ کۆمەڵ و یەکگرتو هاوپەیمانی ئێستا کار بۆەکەین بەرەیەک دروستکەین بۆی لە دوای هەڵبژاردنەکان پێکەوە بتوانین حکوومەت تەشکیلکەین و هیوادارین زۆرینە بەدەست بێن و بتوانین حکوومەت تەشکیلکەین. ئەرکێکی تری ئێمە ئەوەیە داوا لە پارتیویەکێتی نەکەین تەزویر بکەن، بەعکسەوە ئێمە بێ خۆمان کار بۆ بکەین نێڵین پارتیویەکێتی تەزویر بکەن بۆی متمانە و ئومێد بۆ خەڵک بگەڕێنەوە ئەبێ لە ئێستاوە ئەعلانیەوە بکەین کە ئێمە ئەتوانین دەنگی دەنگدەرانمان پارێزین، چونکە ئەوە یەکلا بۆتەوە پارتیویەکێتی هەموو محاولێکی تەزویرەکەن. ئەرکی سەرشانی ئێمە وەکو معارەزەوەیە کە بتوانین دەنگی دەنگدەرانمان پارێزین و کار بۆ بکەین ئومێد بۆ خەڵک بگەڕێن بێنە سەر سنووقەکانی دەنگدان و متمانەمان پێ بکەن و ئێمەش بتوانین دەنگەکانیان پارێزین. لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا پارتی وێچێتی هەمیشە سامان و داهاتی وڵاتیان 50 بە 50 لە نێوان خۆیاندا دابش کردووە و چەندین سزای وەک پاشەکەوتی زۆرە ملەی بڕینی موسەیان بەسەر فەرمانبەراندا سەپاندووە. هەر بۆیە لە کاتی هەڵبژاردنەکان لە سزادانیان لەلایەن میلەتەوە ترساون و پەنایان بۆ تەزویر و ساختەکاری بردووە، بەڵام ئەمجارە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن سوورن لەسەر پاراستنی دەنجی دەنگدەران. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.